ئامۆژگاریم بۆ مامۆسا بەڕێزەکان پێویستە مامۆسا ئەو هەستەی لا دروست ببێ، یعنی ئەو ئیحساسەی لا دروست ببێ کە پەروەردەکەری نەوەکانە. نابێ مامۆسا بەس ئەوە مهم بێ لە لای 100,000 دینار بڕاتە سەر مەعاشەکەی. ئەوە زۆر مهم نییە، ئەگەر چی ئەوەیش مهمە ئەبێ حکومەت ڕەچای ئەو لایەنەیش بکە، ئەبێ مامۆستا ئیحتیمامێکی زیاتری پێ بدرێ. وەڵڵاهی مامۆستا پلەی مامۆسا و یعنی شوێنی مامۆسا حساسترە لە شوێنی وەزیر و ڕئیس وزەرایش، چونکە مامۆسا ڕئیس وزەرا پێگەێنێ، مامۆسا وەزیر پێگەێنێ، مامۆسا محافظ پێگەێنێ، مامۆسا قایمخان پێگەێنێ، مامۆسا مەلای مزگەوتەکان پێگەێنێ، مامۆسا هەموو بەڕێوەبەرایەتیەکان کە هەن لە وڵاتە و هەموو ئاستەکان لە ژێردەستی مامۆساوە پێگەێ. بۆیە ئەبێ مامۆسا هەست بکا کە مەسئولیەتێکی زۆر گەورەی لەسەر شانە. ئێمەیش وەکو حکومەت، وەکو ملت، وەکو خوێندکار، وەکو هەموو لایەکە ئەبێ هەستکەین مامۆسا ئەو پلە بەرزەی هەیە. ئەمجا مامۆسا نابێ وا هەستکە بەس تەنها زانست فێری مناڵەکە یان فێری نەوە تازەکە ئەکات لە خوێندکاران. بالعکس یەکەم کاری مامۆسا پەروەردەیە ئەمجا زانست، یەکەم کاری مامۆسا پەروەردەیە ئەمجا زانست. حەیفە مامۆسای وا هەبێ بە تەلەبەی بێژی هەی کەر، هەی خوێڕی، چاوت دەرچێ، ملت بشکێ. ئەمە قسەی مامۆسا نیە دەنک، ئەمانە قسەی مامۆسا نین. مامۆسا زۆر لەوە ئاستی بەرزترە کە بە تەلەبە وا بڵێ، باوک بە مناڵەکانی خۆی نابێ وا بڵێ. چجا مامۆسا کە باوکی هەموو باوکەکانە، مامۆسا ڕێپیشاندەری هەمووانە، مامۆسا ئیشی پێغەمبەرانە. کاد المعلم أن يكون رسولا، يعني ئەوەندە ئیشەکەی بەرز و پیرۆزە لە ئیشی پێغەمبەران ئەچێ، نزیکی ئیشی پێغەمبەرانە. بۆیە حەیفە مامۆسا هەندی ئەلفاظی ناشرین لە دەمی دەرچێ. مامۆسا پێش هەموو شتێ پەروەردەکەرە. جا ئاگامان لە خۆمان بێ مامۆسا بەڕێزەکە، ئەبێ مامۆسا گرنگی بدا بەلایەنی ئاین و خۆڕەوشت. مامۆسا براینە، مامۆستا وەکو باسمان کرد پەروەردە ئیشی یەکەمێتی زانست، ئیشی دووەمێتی. وەڵڵاهی مامۆسا کە پشتی لە ئاین هەڵ کرد و ئاینی خستە ژێر پێی نەعوذ بالله، ئەو مامۆستایە قەت سەرکەوتو نابێت لە ئیشی پەروەردەیە. مامۆسایەک سەرکەوتو ئەبێ ئەگەر ئاین بکاتە چەکێک بۆ ئەوەی یا بیکاتە ئامێرێک بە لەفزێکی جوانتر بۆ پەروەردەکردنی تەلەبە و خوێندکارەکانی. ئێمە خوێندکار بووین و بە قۆناغەکانی خوێندنە هەموو تێپەڕ بووین. هیچ شتێک ئەوەندە کاریگەری لە نەفسیەتی خوێندکار نییە وەکو ئاین. هەمووتان ئەتوانن ئەو شایەتیە بدەن. کاتێ مامۆسای ئاین ئەدێتە سەرت، کاتی ئەو مامۆسایی کە دەستەدات و حتا ئێمە لە پۆلی پێنجی علمی بوون، زانستی بوون و بیرم دێ مامۆسامان هەبووە ئینگلیزی پێداینەوە، خەڵکی مووسڵ بوو. بەڵام چونکە لەگەڵ مادەی ئینگلیزیەکەیە هەندێک جار شتێکی هەر بە ئینگلیزیش یعنی بەو شێوە شتێکی ئەورژان یعنی زۆر بەلەزت بوو. وەڵڵاهی ئەو مادە ئەو ساڵی ئێمە ئەوەندە سوودمان لە مادەی ئینگلیزی وەرەگرت لە هیچ دەرسێکی تر ئەوە وەرمان ناگرت. دین حساسیەتێکی عەجیبی هەیە، هەستی ئینسان ئەجوولێنێ بەڕاستی. مامۆستا ئەتوانێ بیکاتە ئەداتێکی زۆر مهم بۆ پەروەردەکردنی تەلەبەکانی. يعني بويا مامۆسای ئاین زۆر خۆشەویستە، ئەو مامۆسای کە دەرسی ئاین دەدات و زۆر خۆشەویستە لای تەلەبە. باسە ئاینەکان زۆر تەئسیر و کاریگەری هەیە. تۆ مەڵێ ئاین دەرسێکە و ئێستا لە پەروەردە خەریکە ئیهمال ئەکرێ و گوێی نادەینوتر ئیلاقەمان چییە؟ ئاین چییە؟ ئاین چی پەیوەندێکی بە مەدرسەوەیە؟ بالعکس لە بیرکاریە ئاین دەوری هەیە، لە زمانی عەرەبیە دەوری هەیە، لە زمانی کوردیە دەوری هەیە، لە ئینگلیزیە لە هەموو شوێنێکە لە ناو مادەکانە ئاین دەوری خۆی هەیە، ئەتوانرێت بەکاربێنرێت. بەڵام نەوەک من ناڵێم دەرسەکانتان هەمووی بکەن بە ئاین، ئەڵێم لە قەتات بخەنە ناو دەرسەکانتانەوە بۆ ئەوەی هەستی مناڵەکە هەستی خوێندکارەکانتان بجوولێنن. بەڕێزەکانم بیان جوولێنن. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێ بێتاقەت ئەبوو یەکسەر پەنای ئەبردە بەر نوێژ و دوعا و زکر، چونکە ئەوە ئینسان مێشک ئینسانەکاتەوە، مێشکت سافەکات. چەند خۆشە لە دەرسێکی 45 دقەیان 40 دقەیە یەک دقەی شتێکی خۆشی یعنی شتێکی وا باز بکرێ ئەو مناڵانە بورژێنێ بە تایبەتی لە ناوڕاستی دەرسەکە، لە ناوڕاستی وانەکە. ئیتر ئەو مناڵانە یعنی دێنە خەبەرە ئەگەر خەوشیان پیاکەوت بێ.
ئەبێ مامۆسا هەوڵ بدە ئەو پەڕی پەیوەندی خۆی چاک بکە لەگەڵ قوتابیانە بە سۆز و عاتیفەیەکی باوکانەوە هەڵس و کەوتیان لەگەڵا بکە ئەوە ئیتر زیاتر کاریگەری ئەبێ لەسەر مناڵەکان نابێ مامۆسا وا هەستکە ئەم مامۆسایە و ها لەبان بورجێکی بەرز و لەبان کۆشتێک و تەلارێکی بەرز و مناڵەکانیشان لە ژێر و مامۆستا من مامۆسام بینیوە لەگەڵ مناڵە یاری کردێ لە کاتی دەرسی وەرزشە خۆی یەکێک بۆ لەناو ئەوان مامۆسای ئاینیشم بینیوە لە مستەوایەکی بەرزە مامۆسا محمود غەریب ئەگەر ئێوە هەندێکتان لەوانەیە لە بیرتان مابێ مامۆسایەکی بەرز بوو خەتیبێکی زۆر لێ هاتوو بوو لە عێراقا لە ساڵەکانی یعنی یعنی کۆتایی هەفتاکان و بیدایەی هەشتاکان ئەو مامۆستا بەڕێزە هاورا بوو لە مزگەوتێک لە لای گەراژی عەلاویدا یعنی خوتبەیەدا ئەو مامۆسا لە عوتڵەکانە لە عوتڵەی لە پشووی هاوینە دەرسی مناڵێداوە بڕاتان هەبێ یعنی نەوعێ دەرسێدایەوە هەستت دەکرد کە یەکێکە لەو مناڵانە لە کاتی دەرزانەوە مامۆسایەکی زۆر بەرز و کاریگەری هەبوو لە هەموو عێراق تەسیری هەبوو لەسەر هەموونەوەی گەنجی تازەی عێراقی بەڵام لەو لایشەوە هەست کاتێک کە تەماشاتە کە دواتە زانی مناڵە لە کات دەرسی مناڵە مامۆسا ئەبێ ئاوا بێ لەگەڵ قوتابیەکانیە ئەبێ وا هەستکا یەکێکە لە ئەوان هەست بە هەستیان بکە هەست بە نازیان بکە هەست بە باوکێتی بە هاوڕێتی بکە لەگەڵیانە ئەبێت مامۆسا خاڵی ئەخیر لە ئامۆژگاریەکەی منە بۆ مامۆسایان ئەبێ مامۆسا گرنگیەکی تەواو بدا بەو مادەیەی کە خراوەتە جێردەسی یعنی لە ئەستۆی ئەو ئاەتی بیداتۆ بە خوێندکاران لە پێشا باش ئامادەیکانێ مامۆسا هەیە لەو کاتە دەرسەکە ئاماداکە کە ئەڕاتە ناو سەفۆ سەیرێکا و سەی کتائینەکە بزان ها لەکوێ گەیشتینەتە کوێ چی زۆر ناخۆشە مامۆسا بە تەلەبە بێژە گەیشتینەتە کوێ یعنی نەک وەکو پرسیار اعتیادیە وەکو نەزانێ گەیشتنەتە کوێ حق مامۆسا پێش وەخت هەموو شتێکی کامل ئامادە کرد بێ پێشەوەی بڕاتە ناو دەرسەکەەوە مطالعە بەردەوام لە مطالعە بێ لەو مادەی کە هەیەتی چی مادەیەکە لەژێر دەست ئەوە زانستە ئاینە بیرکاریە کیمیایە فیزیای هەر دەرسێک کە لەژێر دەستی ئەبێ مطالعەی باشی هەبێ لەو دەرسە ئەبێ لەو پەڕۆ بێتەوە نەوەک تەلەبەیەک پرسیارێکی لێ بکە تەلەبەکان لە ئەو ڕۆشن بیرتر بن پرسیارێکی لێ بکەن گیر بخواوە دەست مادەکەەوە نەزانێت پرسیارەکە وەڵام باتەوە ئەبێ ئاگامان لێ بێ زۆر